خۆشمان نازانین داوا لە چێ بکەین بڕۆین بۆ لای چێ ماخوو لە 20 ساڵ 25 ساڵە حکومڕانی لە وڵاتە ئێمە هەر بە دوا غازە ڕاکەین و شەو تا بەیانی بتڵێکمان بەدەستەوە بێچین لە بەردەمی معاملەکانە بوەسین و بین لە فلکەی مامەڕیشە بوەسین و بچین نازانی چین بۆ شوێ هاوار بەرین بۆ لای چیە نازانین ئێستا پێمان خۆشە پێمان بڵێن ئەم میلەتە هاوار بەرێ بۆ شوێنێک ڕووکاتە شوێنێک بۆ نییە هەیە کومپانیا هەیە ئەڵێ بیە بە من گازەکە بم بۆ ماڵەوە نایەن بە کەسی نایەن و خۆشیان تەوزیعی ناکەن بەسەر خەڵقا ئێتەوە خەڵقە ڕەش و ڕووت و داماوە هەتا بەیانی ئەبێ لەژێر بەتانیا هەڵ لێرزێت و کارەبا وەک تەرەف لای شەویە تەوانێ دەقەیەک هەیە و 6 سەعات نییە و نازانین ئێتر ئەو خەڵقە فەقیر وەژارە نازانم چی بکە نەود نییە غاز نییە کارەبانی یعنی ئەو ژیانەوە ئەچێ دەڕێوە وەڵای قەت ژیانەوە بۆ ملەتە ژیانی ئەوە ناچێ بەڕێوە یعنی دڵی یان بۆ ملەتە ناسوودیە دەیەوە جادەوەبان بەستوێتی خەڵک ئەگەر ڕقە بێتەوە ماڵی وایە پێش دەدرنەوە دیتیان نییە ئێوە نەوتەکەن ئێوە غازەکەیش نەما نازەم بڵێ وەچی داماوە بۆ دەنگناکە چی بکە چی بکە خەڵک بکوژێت کاتە چەکە حکومەت تەقە لە حکومەت بکە ناوەڵا بۆی ناکرێت ئەبێ خۆی حکومەت خۆی دڵی بۆ ملەتە وستێ بڵێ ملەتە گوناحە کوردە و حکومەتەکەمان ها کوردە قوڵما عەرەب وایە من وەڵا عەرەبە غەدر لەو خەڵکات وەڵڵی ئەمە گەڕێتەوە بۆ سەرکردەکان بەڕاستی کێشەکە لە بینی خۆیانایە کێشەکە هەمووی بۆ جیرفان و بۆ دەسەڵاتە بۆ پیاوی فەقیر نییە لەگەڵ پیاوی فەقیران نین ئەمانە بەس خەمی جیرفانی خۆیانە هیچ خەمی میلەتیان نییە ئێمە ئێستا خاوەن پێداویستی تایبەت نانوشەشتیان بۆ بکەین غاز نییە بۆیان لە بەیانیۆم لێرە دانیشتم ڕێنگ بە 100 کەس هاتبێ بۆ غاز و ڕۆیشت بێت وەڵای ئیسا هاتوون پیاوێک پیرە هاتووە لە من پیرترە لێ وەڵای قەترەیەک لە ماڵمان نییە بەچی چالینێ تەباقی نەوت نەماوە غاز نەبێت کارەبان نەبێت ئیتر بەچی دێنێت زانیاری هەیە بڵێ لێوا بۆ دەستەکەی